دووبارە سڵاوتان لێبێت لە بەرنامەکەمان بەردەوامە بین بەرنامەی بەیانیانی کورسان نیوز کە تایبەتە بە ئازادکردنی یاخود یادی ڕاپەڕینی شاری دەربەندیخان و کەلار لەبەرەوەی لە یەک ڕۆژا بووە هەردوو شارەکە ئەنجا لە پێشەکی بەرنامەکە لەگەڵ میوانانی و بەشداربووانی دەربەندیخان بووین لەبەرەوەی شاخەوان زاوایان بوو ئێستا لەگەڵ کەلاران لەبەرەوەی شاخەوان خەڵکی کەلارە کۆنتڕۆڵی وەزاکەی هەمووی کردو شاخەوان دووبارە سڵاو لێبێ کۆسار دیارە دوو بیوانی خۆشەویستمان هەیە ئەمڕۆ کەلاری جەوی ساردە کۆسار وەڵاهی خۆی دایماڵی گەرمیان بەس ئەمڕۆ بەڕاستی تر ئەوە سێشت هین بووە ئەوەش زۆر ئەوەی پێهی ناکرێت لەبەری بەڕاستی ئەمڕۆ کوێستانە بارانمان تێپەڕایزە بەفر چاڕێ بەفری کاک مەلا و کاک جەلال عەبدوڵڵا کاک مەلا ئەحمەد گەرمیانی پێشمەرگەی دێرین و کاک جەلال عەبدوڵڵا ڕێخستنی ناوشار و پێشمەرگەی کۆن ئەمڕۆ میوانی بەرنامەکەمانن کۆسار دیارەمان هەم بەشداری ڕاپەڕینیان کردووەوە هەم ڕۆڵیان هەبووە لە جۆشدانی خەڵک و بەشداری پێکردنیان لە بەگشتداچوونەوەی دام و دەستگاکانی باس زۆر زۆر بەخێر بن کاک مەلا بەخێراتتان بەخێر بێن کاک مەلا ڕاپەڕینی کەلار دەبواە حوتی مانگ بکرایە بۆ خرایە نۆی مانگ و باوەنەوریش وابزانم کۆسار بە دەواازەی ڕاپەڕینی گەرمیان داهاتێت فەرموو کاک مەلا بەخێر بێن پێشەکی لە یادی لە ساڵ یادی ڕاپەڕینی جەماوەری کوردستان و بە تایبەت گەرمیان سڵاو بۆ ڕۆحی نەمر و هەمیشە زیندوی ڕێبەر و سەرکردە و سەرۆکی هەمیشە لە یادمان جەنابی خاڵێ خۆشببوو مام جەلال و سەرجەم شەیدانی ڕاپەڕین و سڵاو بۆ گیانی بێسەر و شوێنی ئەنفالەکان سڵاو بۆ جەماوەری خۆڕاگری گەرمیان دیارە ئێمە چاوەڕوانە بووین ئەنجامی نەتیجەکانی ڕاپەڕینی سلێمانی و شوێنەکانی تر بەچی ئەنجامێ گەیشت و بێتن و ئێمەش هێزەکانمان ئامادە و تۆکمە بوون و پەیوەندی باشمان لەگەڵ ڕێخستن و شانە چەکدارەکانی ناوشار هەبوو و ئێمە لە ئەنفالە چارەنووس لەگەڵ کۆمەڵک لە هەواڵەکانمان لە یەکی دابڕین و ئەو هەواڵانەیشمان هەواڵە پێشمەرگەکان کە ئەنفال لە یەکی دابڕین ئەوانش دەوری باش و کاریگەریان هەبوو و ئامادەکاریەکی باش کرابوو بۆ ئەوەی کە ئێمە لە نۆی مانگ دەست پێ بکەین لە دەواازەی ڕاپەڕینی گەرمیان کە باوەدور من لە لێدوانەکانی پێشتر ساڵانی پێشتر ئەو ناوە من لێمنا و باش هەر وەک چۆن ڕانەیە شەرەفی دەواازەی ڕاپەڕینی بە باڵا بڕا باوەنووری شێکێک لەو شوێنانە بوو بەڕاستی ئەمە هەموو کۆمەکەکانیش هەموو هاوکاریەکانیش لە باوەنور و لە ڕێی باوەنووریەکان و پێمانەگەیشت کۆمەڵ خەڵکی زۆر باشی تێدا بوو کە هاوکارمان بوون هاوکاری پارتیزانەکان بوون کە منی شێکێک لەو پێشمەرگانە بووم لە پێشمەرگە پارتیزانەکان لەگەڵ شەیدی سەرکردە و هەمیشە نمر شەید حەمەڕەش کە ئێمە مەفرەزێک بوون بووە پێشتر هەرچەنە یەکێتی نیشتمانی کوردستان هەر لە یەکەم ڕۆژی ئەنفالەوە کۆمەڵێک لە تێکۆشەرەکانی کۆمەڵێک لە خەڵکە خاوان بڕوا پۆڵاینەکانی وەکو شەهیدی سەرکردە حەمەڕەش شەهیدی مەحموود مامەعەزە شەهیدی نەمر مەلا ئەحمەد شەهید سەید محەممەد و کۆمەڵێک تر ئەمانە لەگەڵ کۆمەڵێک لەوانش کە ئێستا لە ژیاندا ئەمانە من لە مقابلەکانی پێشترم ناوی ئەندازیاری نوێترین داهێنانی خەباتی پارتیزانیم لێنان ئەوانە بڕیاری مانەوەیاندا ئەو تێکۆشەرانە کە پێشی ئێمە مانەوە و لە زیندوەکانیشە بەڕاستی کاک عوسمانی حاجی مەحموود کاک عەدنانی حەمیمینا کاک مەحموود سەنگاوی و کۆمەڵێکی تر کاک ئازادی سەگرما ئەمانەیش کەمانەوە لەوانەی کە لە ژیانان تەمەن درێژ بن ئەمانە من هەمیشە وەکو ئەندازیاری نوێترین خەباتی پارتیزانی کوریشتان لەگەڵا بوو کاک عادل شکوریش یەکێک بوو لەوانەی کە لە ڕاپەڕینەکەی کەلارە کۆسار
لەو مستەوانەی کە دابەش کرابوون. بەڵام من باسم لە ڕاپەڕینەکە نییە، باسم لە پێشی ڕاپەڕینەکەیە کە ئەو کۆمەڵە تێکۆشەرەمانەوە ئەوە کەمانەوە مانەوەی ئەوان ئەو بیرۆکەیدا بە یەکێتی نیشتمانی کوردستان کە بیر لەوە بکرێتەوە مەفارێزی پارتیزان دروست بکرێت مەفرەزەی یەک لە دوایەک بۆ پشودان بۆ ئەو مەفرزانی کە لە گەرمیانان. من دێمەوە سەر ڕۆژی ڕاپەڕین کە ڕۆژی ڕاپەڕین ئێمە لە دەواازەی ڕاپەڕینی گەرمیان کە باوەنورە بۆ ئەو دوو ڕۆژە دواخراکاک مەلا ینی حوتی مانگ بۆ نۆچ شتێک دروست بوو لەو حوتی مانگ بۆ ینی قسەیەک هەبوو کە کەلار کۆسار حوتی مانگ لەگەڵ سلێمانی کەلار نازانی بۆ هۆکار کەلار بۆ خۆتان نەزان ئاخر وێزگە بوو ئەمە یەک و دواتریش نزیکترین شوێن بوو کە لە حکوومەتی بەعسەوە ناو جەرگەی بەعس و کەلار تۆزێک سەختتر بوو هەم جوغرافیای ناوچەی گەرمیانیش کە ئەوە بوو کە بۆی ئامادەکاریەکی باش بکرێت بە تەواوی کۆمەڵانی خەڵک ساز و ئامادە بکرێت بۆ ئەو ڕۆژە بۆیە کە نۆی مانگدانرا کە بۆ ئەوەی کە شتێ بکرێت ئێمە لێیدا پاشەکشە نەکەین نێزەکەمان نەگەڕێتەوە دواوە بۆی ئەو بکە بڕیارە درا کە بە تەواوی بتوانین پێشڕەوی بکرێت کەەوە بوو نەک تا کەلار ئەمە تا خانەقینش ڕۆیشتین خانەقیش بۆ شەو ڕۆژێک بە دەستی پێشمەرگەوە بوو کە کۆمەڵی قوربانی زۆرمان تێدا لەو شەید و قوربانیانەکە لە خانەقی دامان کە دوو برای کاکسلامی کۆخە عەزیز سەلام و ئێدن سەلاح و فەلاح هەردووکیان وێ شەید بوو برایەکی شەید شاهۆ هادی کە لەوێ شەید و لەگەڵ کۆمەڵی شەیدی تریشمان لێدا بەڕاستی ئەمە نزیکی جەلەولایش بوو بووینەوە هەموو دەوروبەری جەلەولایش کەوتووە بەردەستی هەموو خانەقیشمان لە بەردەست بوو بۆ بوو ئێمە کە بتوانین بەڕاستی زیاتر پێشڕەوی بکەین و باشتر تەواوی گەرمیان بکەوتە دەستی هێزی پێشمەرگەی کوردستان. زۆر باش یەینەوە سەر ئەو بابەتە با بچمە لای کاک جەلال بزانم وەکو ڕێخسەکانی ناوشار ئێوە چۆن خۆتان ئامادە کرد و کەلار یعنی شاخەوان من چەنەوە چەند بەرنمەیەکایکەین بیرم لەوە کردو ئەموت لە ناوچەکانی تر هەمووی ناوچەی شاخاوی و ناوچەی کوێستان و ناوچەیەکن کە بۆ هێزی بەعز ڕەنگە تۆزە سەخت بوو ینی لەگەڵ پێشمەرگا بتوانە ڕوبەڕوو بێتەوە بەڵام گەرمیان کایبینی یعنی دەشتاییە توانین بڵین وەکو ناوچەکانی خواروی عێراق و حکوومەتی بەعز شارەزای تەواوی هەیە لەم ناوچانەیە بە پێیەوەی کە هێڵی تەماسیش ئەنجا کاک جەلال ئەمێ بزانم چۆن توانیتان ئەو ڕێخستانە ناو شار خۆتان کۆ بکەنەوە و بتوانن لەو ڕۆژەیە بەشدار بن و بتوانن ئەو ڕاپەڕینەی لێبەر هەم بێت. بەخێر بێن سەرچاو دیارە ئەمڕۆ نۆی مانگە ڕاپەڕینە مەزنەکەی کوردستان کە دەواازەی ڕاپەڕین ڕانێ بوو و کەلاریش نۆی مانگ بەری کەوت کە بەشێک لەو ڕاپەڕینە بوون ئێمە دیارە ڕێکخرا و سلێمانی سەرپەرشتی ڕێخستنەکانی ناو شار هەموو سنوورەکە ئەووانیان کرد ئێمە پێش ڕاپەڕین ئاگدار کرانەوە کە بەرنامەی یەکێتی نیشتمانی کوردستان هەیە دوای گرتنی کۆیت وانە ڕاپەڕین هەیە ڕاپەڕینەکە چۆنە بەرەبەرە ئاگدارە کراینەوە پێش ڕاپەڕین ئاگدار کراینەوە کە کۆمەڵێن نووسراوەیە ئەو نووسراوانە ئێمە ئەبێ بگەینە دەست شانە چەکدارەکانی حکوومەتی عراقی و موسەشارەکان ئاگداریان بکەینەوە لەوەی کە ڕاپەڕین دەستی پێکە ئیتر هات ڕاپەڕین لە ڕانیەوە دەستی پێکرد دیارە ڕاپەڕین ڕانێش وا بوو پێنجی مانگ بەرنامەکە حوتی مانگ بوو بەڵام ئیتر هەندێک ئین دروست بوو کەوتە پێنجی مانگ ئێمە ئەو نامانە هەموویمان تەستیم دەسی ئامرسریە و فەوجەکانمان کرد لە کەلار بەبێ ئەوەی شەڕ نەبێت بەبێ ئەوەی سڵ لە هیچ شتێک بکەینەوە من خۆم ئەمە لەخوا ترسێکی گەورە نەبوو یعنی کە ئێوە ئەم نامانە بەنەدەست ئەو دەسەڵاتدارانی کە لەو سەردەمەیە دەسەڵاتیان هەبووە بەڵێ تۆ ڕاستیت گەرەک خەڵک بێزار بوو حتا شانە چەکدارەکان گەیشتە حەدی ئەوە ئیتر لەوە دەرچوو خەڵک ترسی ئەوەی بێ من خۆم قاقەبزە سرم بوو هەر قاقەبزە سرم بوو ساڵێک ساڵنیوی پێشەوە قاقەبزە سرم بوو هاتومە بە کەلار سەرپەرشتی وشانەمە کرد لە کەلار چکۆم ئێمە ئەبوو عەلی کەفری ئاورە سدیق ئەو سەرپەرشتی هەموو سنوورەکەی لە دەربەنی خانەوە هەتا کەلار ئەو سەرپەرشتیە کرد بەڵام وتیان پێمان ئێوە ئاگدار بن سنوورەکان لە یەکدا ئەبڕێن دوایی ئاگاتان لێک نابێ ئەبێ ئاگاتان لەگەلی کوردستان بێ
گەری کوردستان ئەو کاتە بەناو ئەبوو عەلیوە ئەبوو عەلی مناڵێکی داوای ناوی عەلی بەناو ئەو نەوە ناویاننا ئیتر لەو کاتەشە کە کەلار کوفریش یەکدا بڕا ئێمە هەموو نووسراوەکانمان تەسلیم کرد خوجێی خۆیەتی باسی بکەین دوو مستەشار زۆر بە باشی هاتنە پێشەوە هاوکارمان من یەکێک لەوانە معاون مستەشار بوو حەسەن ڕەحمان بەگ وتی فتح بەگ ئەڕوا بۆ بەغدا حەقتان پێوە نەبێ فەوجەکە من هەموو بێ کامل هەموو 32 ئامرسلێمەی هەموو تەسلیمتانەکەم بە فەوجەکەیشۆ و ئەنوەری حەمەڕەزا و براکانی عوسمان و عومەر ئەوان زۆر بە هاوکاری یەکێتی نیشتمانی کوردستان دیارە ئەوان پێشتر لەلایەن یەکێتی وەک بە تایبەت کا کورد و قاسم ئەو کاتە مەسئولی ڕێخستەکانی سنووری گەرمیان بوو کا کوردۆ دەوری باشی بوو لەەوە ئەوەی بۆ ئێمە هێشتا جێوە ئێمە هەموو زۆربەی مستەشار و ئامرچریەکانی ئەم منتەقە هەمومان ئاگادار کردەوە کە ئامادەی خۆتان بکەن لەم ڕۆژانە ڕاپەڕین هەیە زۆربەیان زۆری ئامادەی خۆی دەربڕی دوای ئەوەش ئێمە دووسێ باش بوون بەشێکمان ڕێخستنی ناوشار بوون بەشێکمانی سوپای ڕزگاری بوون سوپاکە بوون ئێمە لەیرە 7 کەس بووین باوان و 4 کەس بوو وەل ڕزگاریە کەفریش 7 کەس بوون ئەبوو عەلی خۆی سەرپەرشتێ کرد ئێمە هەمومان شانەی چەکدار بوون سوپای ڕزگاری چەکمان بوو من چەکم بوو کلاشکۆفمان بوو هەمومان ڕاتمە موچەمانی مانگە 100 دینار ڕاتمان بوو هەموو خۆمان حاضر کرد بۆ ئەو ڕۆژە و خەڵکەکەی کەلار ئەتوانم بڵێم لە 180 ئامادەی دەربڕی بوو هاوکارمان بوو ئەتوانم بڵێم لە 180 خەڵکی کەلاریش یەکێتی بوون و ئێستا هەندێک جارەیە بازەکریا هێزی تر بەشدار بۆ خەڵکی تر هیچ هێزێک نەبووە جگەل یەکێتی نیشتمانی کوردستان هەندێک خەڵکی ئەوانەی کە ئاڵای شۆڕش بوون جەماڵەڕژ و کەریمتایشەی و ئەو برادەرانەی ئەوان تەنسیقیان بوو لەگەڵ هێزی پێشمەرگە و لەگەڵ ئێمە زۆر هاوکارمان بچکۆم عەتفێکی یەکێتیانە و خۆیانش ئاڵای شۆڕش بوون هاوکارمان بوون هیچ کێشەیەک نەبوو خۆشبەختانە لە کەلار هیچ شەڕێک هیچ ڕوبەڕووبوونەوەیەک ڕووی نەدا لە کەلار مەوعدەکەمان سەعات دوای نیوەڕۆ بوو بەڵام لە سەعات 11 نیوەڕۆ کۆپتەرێک دابەزی لای منەظەمەی پشت منەظەمەی کەلار ئەوەی کە مەسئولینی حکوومەتی بەعز بوو هەمووی کۆ کردەوە بردی بوو زۆر باشە کاکمەلە ینی دەستپێکی ڕاپەڕینەکە کایەوە هاتنە ناوشات ئەنی چەنی خایان ینی ئەو ڕۆژە کاگمەلا چ دیمەنێکی بە چاوی خۆی بینی کە دابڕابوو لە شار خۆ دەزانی کە تۆ لە شوێنی خۆت کۆسار دابڕێ لە خۆتەوە ئەحساسی جیاواز بۆ دروستە بێت لەو ڕۆژە ئەنی کاگمەلا لەگەڵەوە پێشمەرگانە خەڵکی بینی بە جۆشەوە پەلاماری دام و دەستگاکانی بەحسەدەن ینی چه ئەحساسێکی لا دروست بڵێ ئێمە کە بینیمان بەڕاستی جەماوەر ئەو جۆش و خرۆش و حەماسەت و دڵسۆزی و پرۆژبوونی خەڵک ئەسن نەیەشت هیچ ڕوبەڕووبوونەیەک لەیرە لەگەڵ پێرمەرگە دروست ببێ پێشی پێرمەرگە بەڕاستی هەر جەماوەر ڕێخستنەکانمان شانە چەکدارەکانی ناوشاد هەڵیان کوتاوە سەر جەمدام و دەستگاکانی ڕژەمی بەعز هیچ ڕوبەڕووبوونەوەیەکی ئەو تۆ نەبوو لەگەڵ پێرمەرگە لێرە و لێرەوە بەرەو خوارد ڕوبەڕووبوونەوە بوو شەڕ بوو ئەوە بوو و لێرە لەم قڵای شێوانە و بەرەو خوارەوە تافیقەکە لەو بەربوو لێرە بەڕاستی دڵسۆزی جەماوەر حەماسەتی جەماوەر پەرۆژبوونی جەماوەر و لەگەڵ ئەوەیش یەکێتی نیشتمانی کوردستان بۆ تاکە لەحزەیە ئەو کارەساتە گەورە لەو ڕۆژە ڕەشە یەکێتی بۆ تاکە لەحزەیە بنکەلاوە داڕووخاوە گرتێ بەربووەکانی کوردستانی شۆڵ نەکرد ئەمە متمانەیەکی زۆری دروست کرده بوو لە نێوان هێزی پێرمەرگە و جەماوەر هەم هێزی پێرمەرگە کە بیدایەت وەک باسم کرد لەو مەفرەزە سەرەتایانە کەمانەوە دواتر مەفرەزەی یەک لە دوای یەک و درێژە بە ئەو شێوازە خەباتە درا نە پێشمەرگە جەماوەری جێهێشت نە جەماوەری بەڕاستی دەستی لە هێزی پێشمەرگە بەردا بۆیە ئەوە متمانەیەکی زۆر باشی دروست کرده بوو جەماوەر زۆر متمانەی هەبوو بە ئەو پشتیوانیە کە لێی ئەکرێ لەلایەن هێزی پێرمەرگەوە هێزی پێرمەرگە هەم دانەمۆی ئەوە بوو هەم بەڕاستی ڕابەرایەتی ئەو ڕاپەڕینەیە کرد باشە لە پێشترا باسی شتێکت کرد وتە تا خانەقینیش ڕۆشتین و شەو ڕۆژێکیش خانەقین بەدەست هێزی پێشمەرگەوە بوو ئەو پاشەکشەیە چی بوو کە کرا بۆچی پاشەکشێ کرایە بۆچی هەرو فترە کەمە خانەقین بەدەست هێزی پێشمەرگەوە بوو بەرنامەتان بۆ دانە نابوو
یاخود سەرکردایەتی ئەمە بڕیاریە چۆن بوو کاک مەلا؟ ئێمە لە بیدایەتە بەڕاستی هەتا ئەم ناوچانە زۆر گرنگیمان پێدا بوو خانەقیش هەر ناوچێکی زۆر گرنگ بوو بۆ ئێمە بەڵام بمانەوە نەمانەوەکو لە سەرەتای باسەکانە کردمان ئەم ناوچەیە ناوچەیەکی جیاواتر لە شوێنەکانی تر جیاواتر لە سلێمانی لە شەقڵاوە لە ڕانێ لە هەر شوێنێکی تر دەربەندی خان تەنانەت کەلاریش کە بەڵام خانەقین زۆرتر دابڕاو لە ناوچەکانی تر و ڕژێمی باسیش پێشتر لە ئەنجامی جەنگی ئێران زۆر بەهێزکرا بوو بەڕاستی ئێمە ڕژێمی عێراق لەو سەردەمانە ئیمکانێتی باشی هەبوو ئیمکانێتی ئەوەی هەبوو کە ڕوبەڕووی هێزەکانمان ببێتەوە و دیارە خۆئامادەکردنی ئێمەش تا ئەوە بوو و نەیشمان نەتوانی هەم جەماوەرەکەشمان دیسان کارەساتێکی تری وەکو ئەنفال ڕوو بڵاتەوە بەشێکی تری زۆری جەماوەری ناوچەکەمان بکەینەوە قوربانی زۆر باش ئەو دەستکەوت کا جەلاجگە لەو هێزەی بەعس کە لەم ئەترافا بوو خۆتزانی پێشمەرگە بۆ و جەلەولاژ ڕۆژ کۆسار لەوێ شەیدێکی زۆر درا بۆ دووز ڕۆشن ینی مەترسێکش لەسەر کەلار بوونی هێزەکانی مجاهدینی خەڵق بووە بینیمان هاتنە ناو کەلار و کۆمەڵی خەڵکیشان شەید کرد ینی ئێوە چۆن حساباتان بۆ ئەم جۆرە ئێزانە کردبوو کە مەترسین لەسەر کەلار و دووبارە ئەنی ناوچەکە بگرنەوە بوو مجاهدین هاتە ناو کەلار و ینی کۆمەڵی خەڵکیان شەید کرد بۆ ئەمە چی ئامادەکاریەکتان کردبووەوە دیارە کاکمەلا باسی کرد شەید حەمەڕەش ئەو خۆی سەرپەرشتی ئەم هەموو ڕەتڵانەی ئەم سنوورا کرد ئێمە لە پێش ڕاپەڕین و دوای ڕاپەڕین هەموو نەکانمان نزیک بوونەوەی ئێمە زۆر لە شەید حەمەڕەچکە من خۆم تەتەر بووم فترەی هەتا قاقەبەز لەسەرم دەرچوو هەموو ئیشەکانی پارتیزانەکان من ئەم کرد من ئەچوم بە لایەوان و لای کا عوسمان و شەید حەمەڕەش و دوای کا کوردۆ هات و کاک مەحموو و کا عەدنان و ئەو برادەرانە هاتنە سنوورەکە من قاقەبەز لەسەرم دەرچوو فترەیە موتیان دوور بگرە بۆی نەدگرن ئێمە چوار کەس بووین دوانمان گیرا ئەدام کریا دوانمانمانە من خەلیفە مەحەمەد جا هەموو بەرنامەیەک بۆ دانیرا بوو کە حکوومەتی عێراقی بە درڕندەترین شێوە پەلاماری خەڵگەدا مجاهدین خەڵک لێرا بوو لە جەلەولا بوون مجاهدین مەقەڕەکانیان لە جەلەولا بوو مەقەڕەکانیان ئەوەی لە دووز بوو خۆتانزانە لە دووز کارەساتێکی گەورە دروست بوو ئەوەی لەورا هەموو حساباتێکیان بۆ ئەوە کرد بەڵام شەڕەکە بەربڵاو بوو بڵاو کراوە ینی دەبایە هێزی پێشمەرگە زوو هەنگاوی نەنایەت بە مەرحەلە جەلەولا لێراوە هەتا قڵای نزیک جەلەولا چوون تا قڵاو ئەو ناوە چوون شەڕە سەختەکە لە شێخباوە قڵاو ئەو ناوە دەسی پێکرد چەندین شەیدمان لەوێدا لە خانەقینیش کە چوون هەوریاندا زیاتر بچن بۆ ئەوەی بچن بۆ دەرەوەی شار هێزی حکوومەتی عێراقیدا حکوومەتی عێراقی خۆی کۆ کردەوە و بە پەلاماردان و هاتنە سنوورەکە و هێزێکی زۆریان بوو باش کاک ئێمە لەبا باشگەمان کۆسار ڕۆڵی ژنان کرد لە ڕاپەڕینە لەم سنوورەیە ڕۆڵی ژنان چۆن بوو بڵێ وەکو دوا قسەش چیت هەبووە توانی قسەی خۆشت بکەیت وڵا ڕۆڵی ژنانیش دەورێکی ئەوەندا کەم ئەو تۆی نەبینی لە پیاوان چ لە سەردەمی شاخ و شۆڕش و پێرمەرگایەتیشمانە لە شەڕی گوندەکانە ژنان دەوری بەرچاویان هەبووە ئەمە لە زۆر شوێن لە زۆر گوندا تووشی شەڕ بووین لە دەیەکە محاسەرە بووین تیاوارە شەڕ بووە ژنان بە مەتارە ئاوە بە جامە ئاوە هاوکاری پێرمەرگبوون یان خواردنیان بۆ دروست کردبووین یا ژنی وامان هەبوو بەڕاستی پەلاماری تفەنگی داوە شەڕە تفەنگی کردووە ڕۆڵی ژان دەوری زۆر بەرچاویان هەبووە لەم سنوورا و ژنی زۆریشمان بوون بە قوربانی باستان لە مجاهید کرد کە ئێمە و شەڕی کە لێرە کە مجاهیدی خەڵک کە هاتنە ئێرەوە ناو کەلارەوە کە هاتن ئێمە پێشتر چۆن لە خانەقین ڕۆیشتین خانەقینمان بەردەستکەوت لە ئێرەیش هەتاک و ئەساح و خواردتریش بەدەستێمەوە بوو کاک مەحموود ساناوی هات بە من وتی بڕۆ ڕۆژە ئیستراحەت کە چونکە بەڕاستی جێی باسە ئێمە زۆر ئیحتیمام درا بەم ناوچەیە زۆرترین لە سەرکردەکانمان فەرماندەلیاتوەکانمان لێرە بوو کاک فرەدوان عەبدولقادر ئەندامی مەکتەبی سیاسی بوو کاک شێخ جعفەر شێخ مستەفا لێرە بوو کاک شێخ عەلی حەمەد ساڵح لێرە بوو کاک حامی حاجی غالی لێرە بوو کاک مەحموود کە عەدنان بۆ خۆیان گەرمیانی بوون لێرە بوون کە عەدنان کاک مەحموود هاتی ئیستراحەتێکی بە من داوتی بڕۆ ئیستراحەت بکە من ژماڵی خۆم لە ئێران بوو ئەو ڕۆژێک کە هاتمەوە ئیستراحەت بکەم چوومە باوەنوور کە بەیانیەکەی لە باوەنوورە گەڕامەوە کە عادە بڕۆمە بۆ لێواژ بەکەم
کە بینیم هەروە خەڵکە و لای بەردەسوور و ناوە ئیشارەتیان دامێ بگەڕێم بۆ هاتم سیرەکەم لەم جی و شەڕە لە بەردەسوور و شوێنی ئەوەی بامووکی ئێستا لەوێ سیرەکەم شەڕ و مجاهدی خەڵکەوێتەوە کە کەیوشتێتەوە بەناو کەلارە هاتوون هەر لە جەلەولاوە هاتبوون کەلاریشان تێپەڕان جەلەولا لایینەوە هاتوون لە ڕێگەی لای قەرەتەپەوە هاتوون کامەحومان لا ساف بوون ئێمە پێشەوەی کە تا ئەوێ ڕۆیشتن کۆمەڵە قوربانی زۆرماندا بە قوربانیەکی زۆر کاک برهانی حەمەیمینا جێیباسە کوڕێکی زۆر باش ڕابەری سیاسی تیپەکەی ئێمە بوو کوڕێکی گەنجێکی جوان گەنجێکی ئازا لەگەڵ کۆمەڵی خەڵکی تر لەوێ شەهید بوون کە لەوێ شەهید بوون ئێمە لەوێ شوێنمان گرت ماینەوە کامەحموود هات بۆ ڕۆژەی ئیستراحەت بداتە بن کە گەڕامەوە بەیانەکەی لە باوەنورە گەڕامەوە سێرەکەم گەیشتمە خەڵکی شارێت دەدامێ نەڕۆمە ناو کەلارەوە هاتمە دوو سێرەکەم شەڕە لەوێ لە بەردەستور و ئێسای شوێنی ئەو گوندانە کاک سلامی کۆکعزل و کاک مەحموو ئەوانە مجاهید گەیشت و ئەوێ بە چەند دەبابەیە کۆلیاندا دەبابەکانیان سووتان مدەڕع و دەبابەوانە ترێمەش هاتینە ناوە چەند مدەڕعەیەکیان ما بوو لێرە لە ئێستا لای بەرامبەری ماڵی مستەفا بەگ لە ئەوانەی سووتا بەردەستی پێرمەرگە کەوتی تر ئێمە کە ڕۆشتین بە شوێنەوانە ڕۆیشتین ئەو هێزە کە هاتبوو کاک مەحموود ئەو هێزەی بردا بوو ئەوانی جێهێشت بوو لە سۆری ئەوانەوە هاتبوو ئەوان کەوتبوونە وەزعێکی زۆر خەتەوە کۆمەڵی قوربانی زۆریشاندا بەڕاستی دیارە کاتەکەمە زۆر کەمە کاک جەلال کەمی کەیتەوە و ینی لەو ڕۆژە چ دیمەنێک کە ئێستا لە بیری جەلال عەبدوڵڵا ماوە ینی لە بیری ناچێتەوە لەبیرمە ڕۆژی لەو ڕۆژە شتێکی زۆر ناخۆشم بینی بە چاوی خۆم پێشمەرگەیەک لە بەردەم استخبارات لای دینەکە لەوێ وەلی وەها بوو شەهید بوو دیارە ئەو پێشمەرگەیە کێشەیەکی عەشایر بوو شەهید بوو وەکو ئەو دیمەنە قەت لە بیرم ناچێتەوە ئەو دیمەنە ناخۆشەی کە بینیم بە چاوی خۆم باسی ژنتان کرد حەقە باسی زوو حەقە باسی سێ ژن بکەین ئەوەی کە ژن نەجیبەی ئامۆزان بووە نردمان ئێمە بۆ بازار ئەو قوماشمان بۆ بێرێ بۆ لافتەکان بنووسین لە ماڵ ئێمە لافتەکانان نووسە و دایکی مەلا ڕەحیمی سەرقڵا هەموو جارێک پاسەوانی ئێمە بۆ کاعوسمان و ئەو برادرانەی کفری و سنوور و کفری و مەلاحم ئێمە ئەچوونە ئەوێ ئەو لە دەربەر دەرگاکە ئەوێسیا هەچی ئیشش بۆ ئەوێ کرا بۆ کفری کەلار ئەو چۆنانە وەژنەکەی ئەبوو عەلی کفری کە لە نەتیجەی هەڵبژاردننی ململانەی ناخۆش شەهید بوو ئەو ژنە وەی شاخەوە بەڕاستی هیچ شۆڕشێک بێژن ناکرێەوە ژنی کوردیش هەل لە دێر زەمانە ڕۆڵێکی بەرچاویان هەبووە لە ناو هەموو شۆڕشەکانی گەلی کووردا زۆر سپاس بۆ کاک مەلا ئەحمەد گەرمیانی و هەروە کاک جەلال عەبدوڵڵا کە ئەمڕۆ لەگەڵمانە بوون سپاس بۆ ئامادەبوونتان بەڕاستی چیرۆکەکان من لە کۆتایە بەڕاستی نە هەموو پارتیزانەکان ئێمە بووین نە هەموو ئەوانەی بەشداریان لە ڕاپەڕین کردووە ئێمە بووین و بەڕاستی زۆر داوای لێبوردن لە ئەو هەواڵانەکەین ئەگەر کەم و کوڕیەکە بوو بێ لە چاو پێکەوتنەکە ئەمە نەمانتوانیوە باسی بە ناوهێنا نەمانتوانیوە ئەم کاتانە کەمە زۆر کەمە بۆ ئەو مێژوە بەڕاستی پرشکۆ دوور و درێژە دەستەکانتان خۆش زۆر سپاس ئێمە بەردەوا ببین لە جێڕانەوەی چیرۆکەکانی سەرکەوتنی ڕاپەڕی لە هەموو شار و شارچکەکانی هەرمی کوردستان لەگەڵ شاخەوانە ئەمڕۆ ئەم بەرنامەیەمان پێشکەش کردن لەگەڵ خۆی دایماڵی کەلاری گەرمیان بەڵام کەلاری کوێستانە زۆر ساردا جەوە چۆن زۆر سەرماوە ئەی باش بوو مرتاحی لە بەرنامەکە زۆر هەر سەرمایەتی دەستان خۆش زۆر سپاس کە بینەرمامون تا ئێستا سپاس